یاریەکانی کۆتا هەفتەی خولی نابی لاوانی کوردستانە بۆ هەردوویانە وەک یاری کۆتایی وایە پێشمەرگەی هەولێر بۆ پاڵاوان بوون و ئاڵاش مانەوە لە خولەکە هەوڵ دەدەن. یاریەکە دەستی پێکردو یاریزانانی هەردوو لە هەوڵی گۆڵتۆمارکردنیان دەدا بەڵام کەش و هەوا لەبار نەبوو بۆ ئەوەی یاریزانان بە گۆڵ بگەن. لە ناوەڕاستی نیوە یەکەم سەلاح حەسەن بربەستی یەکسانی شکاند و گۆڵێکی بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. نیوە یەکەم بەم تاکە گۆڵە بە کۆتا هات. لا نیوەی دووەم یاریەکە کوڕانی پێشمەرگەی هەولێر دوو گۆڵیان لە دوو خولەکی یەکەم تۆمار کرد لە ڕێگای باڤێل جەلال و کەیوان سەمەد. یاریەکە تا دەهات دەبووە تاکی لە بەرژەوەندی لاوانی پێشمەرگەی هەولێر و باڵا دەستی یاریگا بوون. لە خولەکی 75 محەممەد جەعفەر گۆڵی چوارەمیشی بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر زیاد کرد. لە خولەکی 92 نەبی یونس گۆڵی پێنجەم و کۆتایی بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر تۆمار کردو. لاوانی پێشمەرگەی هەولێر بە 5 گۆڵی بێوەڵام براوە بوون. یاریزانانی لاوانی پێشمەرگەی هەولێر چاوەڕوانی تەواوبوونی یاری زێرەوانی و شێروانە بوون. لەگەڵ تەواوبوونی یاریەکە بە یەکسانی یاریزانانی لاوانی پێشمەرگەی هەولێر بە بۆنەی بوونە پاڵەوانی دەستیان بە ئاهەنگگێڕان کرد. دیمەنانەی دەیبینن دیمەنەکانی خۆشی شادی یاریزانانی لاوانی پێشمەرگەی هەولێر دوای ئەوەی تا کۆتا هەفتە لە خانەی دووەم بوون بەڵام لە کۆتا هەفتە توانیان ببنە پاڵەوان. والله الحەمدوللا پاش ماندوونەش زۆر گەشتم بۆ دڵخۆشێکە دەماویست چاوەڕوانیان یاری بووینەش باش مەسلحەتی مەتەواو بوو لە خۆی بە زیادوی پاش ماندوونێکی زۆر شایستەش بووین الحەمدوللا پاش سزادانی زاخۆش ئەمەلەکمان زەعیف بوو الحەمدوللا سوپاسی شێروانش دەکەین کە هیچ یاریەکەی بە نەفرۆشتیانی ئەو شتانە دەستخۆشی لێ دەکەین. زۆر سپاس دەکات بەختیار و کات بێشڕۆیش دەکەین زۆر سپاس زۆر دڵم خۆشە دەست خۆش. هەم چاوەڕێی ئەنجامی ئەولاش بووین بەعقەد دەبا ئێرە سەرکەوت مەرز بینین لەولاش پێویستمان بە تعادولیان دۆڕانی زێرەوانی بسپاس بخوا بەیەک دەستی یاریزانەکان توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەستبین کاسەکە بۆ پیلمان بینەوە. سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ئەو کەسەی بەو شێک یارمەتی تیپەکەیدا سپاس بۆ یاریزانەکان کەم ساڵ توانیان ئاسێکی باش پێشکەشکەن ئەوەی لە سەریان بوو لە ڕۆژانە لە مەشقەکان لە هەموو شتێک سپاس بۆ ئیدارەی پێشمەرگەی هەولێر بە هەموو شتێک پاڵپشتی تیپەکە بوون. دەستخۆشی لێ ئێوەش دەکەم بەڕاستی کە وەکو پێشمەرگەی ماندوونە ناز ڕۆژانە لە مەشقەکان و لە یاریەکان ئامادە بوون جێی ڕێز و احترامنەوە بەڕێز. دوای تەواوبوونی خولی ناوی لاوانی کوردستان پێشمەرگەی هەولێر بە 25 خاڵ بووە پاڵەوان و زێرەوانیش بە 24 خاڵ دووەم و ئاڵاش بە کۆکردنەوەی تەنها 5 خاڵ لەگەڵ زاخۆ دابەزی بۆ خولی پلەیەک. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.